من سرم لەوە سوڕ دەمێنێت بۆ هەندێک شوێن بودجەیەکی مەفتوح هەیە بۆ لەبەر نزیکی عیلاقات. ئەمڕۆ پۆستێکە کردووە گلەی لە ئەنجومەنی وەزیرانەکەیت و لە وەزیری تەندروستیەکە سپاسێکی گلەی ئاساییە تۆزێک اینجا ئەمانەوێت باسی ئەو بابەتەمان بۆ بەڕاستی من سرم سوڕمات لەوەی کە ئامێرێکی گرنگ بۆ ژێرخانی تەندروستی شارێک کە 19همین پارێزگایە بە خێرە حکوومەتی عراقی بۆ پەڕی دڵخۆشی و ئێمەمانوت وەکو شارێک قبوڵی کرد و پێشووتر خۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەریگرت بوو. من سرم لەوە سوڕ دەمێنێت بۆ هەندێک شوێن بودجەیەکی مەفتوح هەیە بۆ لەبەر نزیکی عیلاقات. من قەت نەمبیستووە حکوومەت عیلاقات بەڕێوە ببرێ، بەڵێ ئێمە عیلاقەمان باشە لەگەڵ وەزیرەکان لەگەڵ ئەنجومەنی وەزیران، بەڵام ئەوە بێت لیژنەیەکی مختص بڕیار بدات لەسەر چەند پێوەرێک بڕیار بدەیت چ شارێک پێویستی بە شتێکە، کێ پێشەخی لە شتێکە، کێ وایلەکەی لە لیستی چاوەڕوانی دابێ. ئێستا هەڵەبجە ئامێری شکاندنی بەردی گورچی لێ نییە کە یەکێک لە ئامەرە گرنگەکان بۆ بەشێک کە 6 پسپۆڕی میز و میزەڕۆم هەیە، پزیشکی پسپۆرم هەیە، بەڵام لە کاتێک کە بۆ نمونە ئەمڕۆ نەخۆشێکات و لەرام بەردی گورچیلەی 12 ملیم بووە، ئەبێ من تەکلیف بکەم ئەگەر لە شوێنێک بەردەکەی بۆ بشکێنن سەرەیەکی دوور و درێژ هەیە، ئێمە تەنانەت ئەو ئامێرەشمان نییە، بەڵام نووسراوێکم بۆ هاتوۆ کە حکوومەت یێرم لە ئێستادا ئەو پارەیی بۆ ئەو جۆرە پرۆژانە نییە. من هیچ پرۆژەیەک گرنگتر نابینم لە تەندروستی تاک بە تاکی وڵاتە. وەزارەتی تەندروستی کۆنتاکتی تەواوەتی هەیە لەگەڵ خەڵک، هیچ کەسێک نییە ڕۆژانە گەرنتی تەندروستی خۆی بکات. ئەمە لە دڵی لە هەر نەخۆشێک لە نەخۆشیەکان کە پێویستەکە فریاکەوتنەکان هەبن. هەموو فەرمانگەکانی حکوومەتمانیان گرتووە، ئەتوانم بڵێم زۆربەی زۆری لەگەڵ ڕێزم بۆ ئەوانەی کە کارەکەن و بەردەوامن، بەڵام تەندروستی لە کار نەکەوتووە، نابێت لە کار بکەوێ. ئەوەی کە خزمەتی خەڵکەکە ئەکات ئەو پڕی بەرزی ئاستی مرۆڤایەتی خۆیەتی هەستکردن بە مرۆڤبوونی خۆی کا خزمەتەکات لەو لاوە تۆ بۆ چەند پرۆژەیەکی لاوەکی تەرفیهی تۆ بودجە دابینەکەی، بەڵام بۆ تەندروستیەکان نایێت جەوهریانە بیر بکەیتەوە لەوەی کە ئەبێ ژێرخانی تەندروستی شارەکان هەمووی ئەوەندە پتەو بێ خەڵک پێویستی بە کەرتی تایبەت نەبێ. من ئەم نیگەرانیم بۆ ئەوەیە کە خەڵک نەچێتە ئەهلیەکان، ئەو کەسی کە پارەی نییە من ئەبێ خۆم بە کەسی بزانم ئەو منداڵی لە قاوشەکانە دەخوێن لێ چیلەرەکانی ئیش ناکەن و بەڕێزت بۆ مەنووسی ڕەزامەندی نیە لەسەر چاکردنەوەی ئەو ئامێرانە، ئەو منداڵە لە عەزابە دژی کە کە ئەو ئاوا چێتە لەشیەوە ئەو لێرەوە عارق دەڕێژێت. جیاوازیەکرێت لە نێوان بێگومان جیاوازیەکرێ، خۆگەر جیاوازیش نەکرێ من پێم وایە لیژنەیەکی مختص نییە لە ئەولەویەتدان پێشەنگیدان بە داواکاریەکان بێن سەردانێکی مەیدانی شوێنەکە بکەن، پاشان لە داواکاریەکە بکۆڵنەوە خۆ ئەشتوانن وامان لێ بکەن تەنبێ ئیداریمان بکەن جارێکە داواکاری وانەکەیتەوە.